سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە باز لە بەرزبوونەوەی نرخی گۆشتی سپی بە تایبەت مریشکی مەسلەحە دەکەین. ماوەی مانگێکە نرخی ئەو مریشکانە تەنانەت گۆشتیش بە شێوەک لە شێوەکان ئەوەندە زیاد بووە کە بۆتە جێگای پرسیاری هاوڵاتیان. ئەم مریشکە بەر لە مانگێک چیلۆی بە 2000 بوو. ئێستا بۆ هەر چیلۆیەک بۆتە 3500 دیناری عێراقی. بەشێک لە چینی هەژاران و فەقیران دەڵێن لەوەتەی مریشک گران بووە ئێمە ناتوانین لە ژەمەکانی نان خواردنماندا مریشک دابنین و مریشک بکڕین. بۆ گران بوو مریشک لە بەرسێ لە دەواجە سەرەکان گران بووە باشە بۆ ئێوە وەکو کاسبکار گرانبی باشیان هەرزان لە بەرچە هەرزانبی باش لە بۆەوەی خەرکەکە دێ زیاتر دەکڕی. ئێستا بازارتان ماوە؟ ناوەڵە چێ مریشک دەکڕی ئێستا وای لەس فەقیر بکڕی؟ ناوەڵە فەقیرەکەش ناکڕی. فەقیر ناکڕی؟ ناوەڵە ینی بازارتان زایی بووە هەر سفرە. بە چەندی باشترە مریشک بۆ بەمبی بە 2000 بی چلۆی لە فەقیرەکەەوە بی پێی بکردرێت. فەقیر لە 2000 زیاتر پێی ناکڕێ. بەڵێ باشە باشە ئێوە وەکو خاوڵاتی مریشک گران بووە تەسیری لە ژیانتان کردووە؟ تەوانە دیگو تەسیری لێ بازاڕێت بازار نانی نابازار ئێستا کاسبکاری ناوەڕا من دەکڕم هاتووی بکڕی ئێستا بە چەندە دەرێن 3.5 دەرە 3.5 وەرێەوە زۆرە 3.5 ئارێ وڵات زۆرە 3.5 و زۆرە زۆرە عەقی 2000 بەڕاست ئارێ وەڵا پرسیاری ئەوەتان کردووە بۆ مریشی گران بووە؟ ئاسانە داواتینەکان ئەوان هەموو زەرمەند بوون ئەو داواتینانە چەند ماگێک پێش ئێستا هەموو زەرمەند بوون 1500 1500 کڕیان 1500 ئێستاەوە بوویتە 3.5 وەخت زۆرە زۆرە ئارێ وڵا باشە باشترین نرخ حکوومەت دیاری بکات بۆ دەواجنەکان بۆ خەڵکی فەقیر بە چەند باشە؟ ڕۆژی سعرێک ڕۆژی سعرێک 1500 باشە 1500 نابە باشە بۆ دەوازینەکانیش زەرمەند دەبن لەو بار ئەلەف گرانە یەک فەردەی ئەلەف بە 4000 کاکە بەڵام ئێستا دەگوترێت مریشک دەچێتە بەغدا بۆیە گران بووە ئەوەندەی کە زانیاری هەبی مریشک لە هەولێر و لە کوردستان برێن لە سلێمە نامینێ دەڕواتە بەغدا پێدوانی حکوومەت دەبی کۆنتترۆلی بکات نرخەکە لە قازانجی فەقیر ئەکید بەتەکید ئەمە ینی یەک ئەوە بی یەک سعری بازار هەر ڕۆژێ ئەوە گنەبی یەک سعری باشترە 2000 ڕاستدانێت قیاسکەن دوکاندارەکەش باشترە ئیسپادە دەکە هەموو ئیسپادە دەتانی یارمەتی داواجنەکان بدە علەفیان لۆدابین بکە برێن سوتەمانیان لۆدابین بکە لەو کاتێک دەتوانی سارەکانیش بەخۆی دەتانی قەرار لە سەبدە بە چەندی بفرۆشن بەس ئێستا هەندێک ڕۆژ دەبینیم کاتەیە مریشی بە 1500 هەندێک کاتیشێ هەتا 500 دەڕوا ئێستا چلێ بە 3500 پێت دەکڕێتەوە ئەمن یەک بە پێت دەکڕێت پێت ناکڕێ ئەی تۆ دەتان بکڕم بەس گرانە زۆر ینی کەمتر دەکەیتەوە ئەگەر لە مانگێکدا 4000 مریشی بخۆی ئێستا دوو جەم تۆش وایە هەمووی وایە بەخۆی خەڵکەکە لە ئاستەچی فەقیر دەژی یعنی ئەوە نییە برێن ڕازمالبی بتوانی ئەوەی گرانبی بکڕ جێ نەداتێ ینی گرانبوونی مریشک یان گۆشتی سۆر خەتەرە بۆ ئێوە ینی لە بۆ هەموو کەسەشی خەتەر بۆ عام خەتەرە 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 بۆ حکوومەت دەبێ ڕەچای ئەو شتانە بکە پێم بڵێ تۆ مریشکت کڕی؟ بەڵێ سپیان سۆر نا کەڵەبام کڕی کەڵەبا بکرد خۆمانە بەڵێ باشە گران بووە مریشک ئاگاداری هەر وەک خۆیتی پێشتر بە چەند بوو؟ هەر بۆ هەندە بوو ئەوی بڕە گچکەیە بە 15 بوو ئەوی گەورە بە 20 تۆ باسی خۆمانە دەکەی خۆمانە باشە ئەی ئەو مەسلەحە بڵێ وڵا نەم کڕی تۆ نایخۆی بادەی خۆم بەس ئەوڕۆ نەم کڕی هەمانە هەمان هەتانە باشە ئێستا دەڵێن گران بووە پێشتر چلۆی بە 2000 بوو بۆتە 3500 وڵاگام لێ نییە لە مێژە نەم کڕیە لە مێژەنت 500 چلۆی مادەم خۆمانەکە باشە خۆمانەکە باشترە ینی تۆ حەز دەکەی لە گۆشتی خۆمانە بڵێ جار بەجار ساڵی جارێک دوو جار بەس ئەویدی سپیەکان دەکڕین سپیەکان باشە کاکی وەسەماندوو نەبی چییە بۆ مەسەلە مریشی گران بۆ مەسەلە چییە؟ کەمە لە چێ کەمە؟ لە داوازەکان کەمە داوازر کەمە ئێستا مریشی؟ زۆر کەمە بەڵام دەڵێن دەچێتە بەغدا نە شتیوانە ئێستا حالیان کەمە قاعەکان هەموو زەرریان کرد دانانێنەوە
ئەوە زمەی پێیەک جەوگرام باش ئێستا بازاری تۆ چۆنە؟ سەتا هەفتا فەرقی کردیا کەم یعنی بووە دابەزیان زۆر بووە کەم بووە کەم بووە بەڵێ ینی زەرەرە ئێستا بووە زۆر باشە بە داخوازی 3150 دینارمەوەدی بە 3000 ئەچی دەمەوە ئەوە ناکا بە چەند پاری بوات؟ 3150 کیلۆی گۆشتی بەڵێ. لە دەواجنی بەڵێ. ئەی بە چەند دەبی بدەیت بە 3 ئەچی دەمەوە یان ناکا پارەکەی خۆی کەلۆم دێ داواکاری چێ لە وەزارەتی کوشت و کاڵ لە ئەخر ئەگەر حکوومەت یارمەتیان نەدە ساعبقا هیچ پێ ناکەی یانی دڵی تۆ لەگەڵ خاوەن دەواجنە بەڵێ بەڵام هەندێک جار دەگوترێت کاکە خاوەن داواجنەکان چلوی 1500 بۆیان دەردەینی ئێستا بازاریان باشە جێ نادەنە خەڵکی فەقیر جێ نادەنە بەرژەوەندی گشتی ئێستا بەدایان ساعبقا هەیە ئەو خانووی لە ناوە بەکرێتی دەیە خانووکی خۆ لەسەردانە من بەڕێی من ئەو فەقیر ئەو صاحب دەوازنانە یعنی ئەوە دەبینین دەبێت 1700 دەبتازە یعنی سعرێک لەگە وەزارەتی کشت و کاڵ لەگە کولفەکە چەندی تێدە چی شتەی قازانجی باوێنە سەری سعرێک سابت کرێ سابت حکومەت ئاگادار بی ئاچکۆوانە فەقیرە زۆری زەر ئێستا بە 3500 بۆ دەردەینی تۆ مریش ناوەڵە لۆم دەرنای دەرناینی دەردەینی والله برام دەرنایی کرد 3500 والله دەرنانی مریشکە تقریبان دەکات 12 پیاوی فەقیر پێی ناکڕێ بەڕاستی ناوەڵڵا باشە ئەوە دەڵێ ئەم دوکاندارە دەڵێ خاوەن داواچنەکان زەرریانە دەوی بەگران بفرۆش لۆ زەرەلیانە هێلکەی دێنێ لە خارجدا دەنێن دەبتە مریشک قابلی لۆ زەرریان نییە نەخەری زەرەلیان نیە پێدوان نیە 3500 بۆ خاوەن داواچنێکیان 3200 بەس ئەوەی دەڕە لۆ فەلوجلوانە دەڕوات دەڕوات گرانیە ئەو لە ڕۆژە بە 2000 و بە 2000 ئەوچمانەدا زادەی کەوای ئەگەر حکوومەت ڕێگاکە بگری نرخی مریشی دەخوات زەرورە بێتە بۆ خۆ مریشێک دەفرۆشی باش ئێستا بازارتان چۆنە بازار چۆلەوە نییە بازار نییە لە گرانە خەڵکی فەقیر پێی ناکرد پێی ناکڕ پێی ناکرد نەخێر پێی چەند ناکڕ دەبینێت کڕی والله تقریبا ئەو جمعە ویستم بکڕم نەکڕی گۆشتی حیوانم کڕی باشتر بوو بەڕاستی ئارێ والله گۆشتی حیوانەکە دەکڕ گۆشتی حیوانەکە هەرزانترە هەرزانترە بخۆمە الان قەساب دوکای قەساویشمایە باش چ دەڵێنە حکوومەت والله کاکە گرانە حەقی وێ چلێ بە 1500 1750 لە فەقیریش دەردێنی خەتای دوکاندارەکانی ها خەتای داوازینەکانە دوازینش نا ئەوی دەکڕێتن ئەو ئەوان مەکتەبەکان مەکتەبەکان سەر درۆ بەڵێ پێشە با دوو ڕب حکم دەکری لە کورانی ئێستا بە 1250 هات دەسێ باشە بەس بۆ تۆ دەردەینی مریشی ئەوڵەجا ناخۆینە ناخۆن ئێستا ئەدی چ بکەین باشە تو ناڵێ خاوەن مریشی فرۆش کاکە لۆگران بووە خۆختای مریشک فرۆشان نیە فەقیرانە کەتای چییە؟ ئەدیگەل لە ئەوەی لە جێ خۆی گران بیاوانش گران دەفرۆشن ئەگە هەرزان بیاوانی شەرزان بە دەفرۆشن چەندی باشە بۆ تۆ وەکو کابانی ماڵ بە چەند بکڕی باشە بە دوو ڕبحەچی بکڕی بە دوو ڕبحەچی باشە عالەم فەقیرە بێ ئیش دوو ڕووبات ئارێ وەڵێ ئێستا من کوڕەکەمێ لە مارێ بێ ئیشە هەدێ و دەچی دەردا بینە پارەم دێ دەرم لە چێن دەربینم پارە داوای مریشێک دەکات داوا هەموو شتێکەکە هە مرێشەکە جلکوبەرێک هەر هەموو شتێک عەقی مەکتەبێ هەمووی داوای لە جەنابەت هەموو دەکات دەعوای پارەی دەکە هەموو شت بووتە پارە خستەخانە پارەیە لە سەیداوی پرسیوانم و بابم گوتمان مریشک بە چەندێک گوت 3.5 ئەو نیوە چیە دەستا لێرە بە 3 ڕبعشی ینی گرانترە گرانتر ینی لە هەندێک جیان گرانترە ینی لە هەموو شوێنێک یەک نرخ نییە شوێنێک یەک نرخ نییە باشە تۆ دەڵێتە چه حکوومەت دەڵێ حکوومەت ئاگادار بە ئێمە فەقیرین ئەدیکو ئەدی ئێستا مریشکت پێ دەکڕێن نا ناڵەوتە نەمکڕێ مریشکوا ئەشیاء بە بەتاڵی دەچێەوە مریشکت لە بەردەمە پارەت نییە ئەوەندەی پێ ناڵەوتە 5000 پێویش لۆ سیارێ لۆ سیارەی پێ تا پێ دەگەمەوە مارێ دوو ڕب حەکم پێ بەنیەتی مریشیاتی جاگا پێم کڕا دەکڕم ئەگەر نەشم کڕی ئەوت چلی 5000 پێی دێ ناوەڵە 5000 تۆ مریشک دەکڕیان دەفرۆش ئەمە تەوزیع دەکەین ینی لە داواجنەکانەوە دێنێ باشە بۆ گران بۆ مریشی کاکی مریشک کەمە مریشی سپی کەمە لە چێ ئەنی چیە چیتە ئاوێ مریشک بخاری کردیە مریشی سپی کەمە پێڕانەگەشت هێشتان کە مریشک باشێمە هەرەوەندە داواجنەمانەیە هەتا دوێنێ کابرای خاوەن داواجن دەیگوت کاکە فریام کەون مریشک لەسەر ماوەتەوە زەرەرە حکومت دەرگاکانی کردەوە ئێستا مریشک بۆتە 3500 دەڵێن کەم بووە بۆ کەم بووە بۆ دوێنێ زۆر بوو بۆ ئەمڕۆ کەم بووە ئەخە مریشک بخۆی مریشک مەسەلەن کە هەمووی پێ بکەوە پێڕادەگا سعردا دەبەزی تێدەگەی یعنی خەڵک هەموو بەیەکەوە دارێ هەم پێکەوە پێڕاگە تەمان تەسی لە بازار دەکەەوە مۆزۆکەوەیە زۆکە ئەوەیە ئێستاکە ساری جنوب و هەولێر هەموو یەکە بۆتە یەک هەموو یەک سعرە 3000 لێ گرانتریش بی باشە مریشک لێرە دەستە جنوب لێرە دەسی و لەوێش دێ
چۆن یعنی چ مریشکێکی مە دەستەوێت لێر کۆلە ناستک دەچیتن لەوێندەر سۆر دێ وما دێتن باشە هەموو شتێک دێت. مریشی سپی لێرە دەڕوە دەڕوا مریشی کچکە دەڕوا مریشی سپی لێرە دەڕوە هەموو شوێ 20 دۆری سیلۆری دەڕوا سیلۆری دەڕوە دەڕوا. باشە ڕۆیشتنی ئەو مریشکانە وا ناکە نرخ لێرە بەس لۆمەسە سعریەکە لە جنوب گرە مشکم لە بەسڕ ئەوە لاوەی مرد لە فەلوجێ مرد لۆلوی دەڕێن لۆ لێرە دەرنانی 200 مشکم لێ مرد والله لێک لۆری 200 قەفەزم پار کرد باشە 3500 باشە وابی مەسەلە باشەکەی نییە بازارەکە ئەو هەیە ئێستا کە لە جنوب بەوەندیە لێرش بەوەندیە لە جنوب هەرزانبی لێرەش هەرزان دەبی یعنی عێراق هەموو سعریەکە حەقی بەوەی دانیە کە ئەلێکوان دەڕۆ لە بۆ جنوب لە جنوبش ڕۆژە 20 دۆری دێت ئەو لێرە سۆر باشە ئەو ڕێیە بگیرێ بە ئەمانەتەوە وەڵامدەوە ڕێگا بگیرێ مرشی سپی نەستە بەغدا ناباش نییە سەر دێتە خوارێنە مەسەلەوە نیە تەسی دەکات دێتە خوارێنە دێتە خوارێ بفعل بەس تەسی دەکات بۆ تو مرشی گران بی هەرزانبی وڵای حەزەکەم هەرزان بێ ئێستا گران نییە بەرێ وڵای پێت دەکڕێ ئێستا نا وڵای ناکڕم بەستی پێت ناکڕێت ئەرە 1500 کڕم بە 2000 کڕم چەند دەبی مریشکرد نەکڕیە بەخواوە دومینەوە دوو جمعە نەتکڕی ئەرە بەخوا. ئەی بەدیلی مریشی چییە وهامەگە ماسی بگری ماسی ئەرە بەوای ینی گرانبوونی مریشک تاسیرتان لێدەکات تاسی لە هەموو کوردەکاتن لە هەمووی لە هەمووی دەکاتن تۆ ئەوەی دوو دێت جەمە تاسی نەتخواردووە. مناکە ڕاز ناکە تۆش نەتخواردووە و ماوەی بەرێ نەتکڕی بەرێ بەرێ ئای کابرا بە- بە سێونی کابرا چی مەزوورە بە سێونی بکردن ها 1500 2000 بەسە 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 هەموو ئەهلی مەیدانێنە هەموو دارە فەقیرن باشە چی لە تای بچی مرشی بە 3000 بکردن تۆ مرشی خۆمانە دەفرۆشی وانە باشە ئێستا مرشی مەسلحە وەکو خەڵک دەڵێ گران بووە تەسیری لە مرشی خۆمانە کردووە ئیساسی ناکەم خۆمانشکە ئەوەی مشتری خۆی خاص هەیە ئی خۆمانە گران هەژاوی دەکرێت تایبەتە تایبەتە خصوصیت چلۆی گۆشتی خۆمانە بە چەندە مرشک بەڵێ مرش لە گۆترێ لە گۆترێ بەڵێ 2 کیلۆنی بە 20 دەکڕی 3 کیلۆی بە 25 دەکڕی 4 کیلۆی بە 30000 دەکڕی باشە بۆچی خۆمانە خۆشترە لە مەسلحای ئەمە پرۆتین نادەنێت سەوری نادەنێت دەرمای یانی نادەنێت سروشتە و سروشتە تەبیعیە بڵێ یانی سوودشی باشترە هەمووی ڤیتامینە هەمووی گزوجای دەخوات دانەوێڵە دەخوات ئەوی پرۆتینە دەرمای دەنێت باشە تۆ لە ڕۆژەڵاتەوە هاتووی پێم بڵێ لەوێ مریشک بە چەندە کیلۆی بە چەند لەوێ مریشێک کیلۆی بە 8000 بۆ الان چووەتە 10000 و 11000 کیلۆی کەواتە 1000 دیناری ئێمە دەوەستێ بەڵێ لە 1000 دیناری جەنابتانە ڕادەوەسێلان 1000 دینار باشە لە کوردستان کیلۆی بە 3500 تا واتە سێ قاد و نیو گرانترە باشە لە شارەکەی تۆ لە ئێران خەڵک دەتوانێت مرشک بکڕێ وڵا بەعزێ فەقیر هەن زۆر بە کەمی دەتوانن بە مانگە 20 ڕۆژ جارێ دەیکڕن و ئەوەی 30 ڕۆژ جارێ دەتوانن یەک جار مریشک دەیکڕن دوو جار جارێ مریشک پرە جارێ گۆشت بکڕێ ئەوەی فەقیر بێت ئەوەیشی بیبێت دەتوانێت هەموو ڕۆژێ بیکڕێ و بیخوا باشە تۆ ئێستا هاتووی بۆ سەردان بۆ کوردستان بەڵێ لە کیلۆی مریشکل بە 3500 پێ دەکڕێ نەوەڵا پێم ناکە تاوەکو ئێستا بە پێی زانیاریەکانی ئێمە تەنیا گۆشتی مریشکی سپی مەسلحە گران بووە کە لە 2000 وەکو باسمێەوە کرد لە مانگی ڕابردوو 1500 دینار نرخی هاتۆتە سەر بەڵام لە هەمان کاتدا بەشێک لە قەسابەکان دەڵێ کاکە فریامان کەون ئەگەر بێت و حکوومەت پلانی نەبێ بەخوا نرخی گۆشتی سوورش گران دەبێ بۆ نمونە ڕانی بەرخ بە 13500 دینارە ملی بەرخ بە 13500 ئەمانە هەموو نرخێکن بە 12 گۆشتی پشتی گۆلک بە 12000 دینارە بەڵام بەشێک لە قەسابەکان دەڵێن ینی ئەگەر نرخەکە بەم شێوەیە بڕوە ئەوان دەڵێن لە مەدان دوێنێ سەرێک بۆ ئەمڕۆ سەرێکە بەم شێوە بڕوە نرخەکە زیاد دەبێت لێرە قیمەی گۆلک بە چەوری بە 10000 13500 قیمەی گۆلکی بێت چەوری بامزانین ئەو نرخانە تۆ قەسابەکەی خاوەنی ئەم مەحەلەی وانە کامەران بە خێراتنی بەڕێستان زۆر سپاس پێم بڕێ ئەم نرخانە گران بوو یان گران دەبێت گران بۆ لە حەد تێپەڕێکا کامەران تەبقەی فەقیر ئێستا گۆشت پێ ناکرێتن وەرە تەمەشا بکە بەرغ هەموو ساڵی ئەلە وەختەی لەو فەسڵەی 4700 دینار بۆ 4800 دینار بە ئێستا بە 6000 دیناریە هۆکاری چییە؟ هەولی 4500 بۆ 6500 دینار یەک بەرغ حسابی ئەوەی بکە 9000 دیناری هاتە سەرێ بەرخێک 56 کیلۆ زیندە قەپانی
باشە چێ بڕیار دەدات لەوەی ئەو نرخ هیچ بەرپرسێک بڕیار ناراتن کەس يعني بە کەس نییە وەزارەت- بازار وەزارەت حکوومەت کۆنتڕۆڵی ئاگادار لێ دەست نییە؟ ناوەڵا داوا ینی لە بەرپرسان دەکەین ئینشاءالله ئەوەندەی بکەن نرخەکانمان و ڕابگریت ینی داوا لە وەزارەتی کشتتوکاڵ دەکەیت بەڵێ. باشە پێم بڵێ یانی زۆر جار دەگوترێک کاکە گەر گۆشت گران بوو قازانجەکە دەچێتە جیرفانی قەسابەکان تۆ بۆ پێت ناخۆشە گۆشت گران بی؟ کاکەمەە ئێستا بە نسبەت ئەو نرخانەوە تەماشا بکە بەڵێ. لەکنە من ڕانی بەرخی بە 12,000 دیناری بووە بەڵێ بە 12 ڕانی بەرخی بە 12,000 دینار فرۆشتیە بەڵێ ئێستا بۆتە 13 کردیمە 13,500 گران کە بە بووە. 13 نیوش دەدەم خێرم نییە خێرت هیچ استفادە ینی تا دوێنێ بە 12 بوو ئێستا بۆتە 13 بە 13 نیو دەفرۆشم لۆ هۆکاری چییە بە 6,000 دیناری بەرغ زیندە قەپانی 6,000 دینارە ڕاستم کابراایکم سا مەشروعم لەوانەیە ئەوڕۆ لە بازاری لۆ من بە هەر چەندی بلم دەردەنیتن دابستی خۆم هەیە بەڵێ. هەمووش کوردیە بەس بڕۆ لە سووریا دێتن ئێستا دەڕۆ لۆ بەغدایەکە لە ئێران دێتن دەڕۆ لۆ بەغدایەکە یعنی ئەوانیش دەڕوە هەمووی بۆتە ترانزیت ڕۆژانە تەمەشا بکە بەلای کەمی لەوانەیە 10,000 بەرغ لە هەولێرێ لۆ بەغدایە دەڕۆ باشە بەڵام بەڵێ تەسیری لە نرخ کردەوە و چوونە یعنی وای طبعا کامەرە هەشتەکە تەڵەبی لە سەبوو کاتو کەس مشتری زیاد هەبوو گران دەبیت ئێستا بازارت نییە بۆ بازارەکەم چییە مشتری خۆم هەیە کەم بووە کەم بووە لەوانەیە قازد فەقیر پێی ناکڕێت پێ دەورەمت پێ دەکرێت طبقەی وەسط پێ دەکرێت بەس فەقیرەکە پێ ناکرێت پێی ناکڕێت. ناوەڵە ئێستا ئەمن یەک بەخۆم ینی لەگە گران بوو نیمە باشە تۆ هاتووی گۆشت بکڕیت بەڵێ باشە دوکانداریان بۆ ماڵەوە دەکڕیت کەوابخانەمێ کەبابخانە تەیە بەڵێ گرانبوونی گۆشت تاسی لە بازاری تۆش دەکات طبعا تاسیری کردویان دەکات ئێستا کە دەیکە دەیکا دەیکە باشە. ئەو کاتێک کە چیلۆ بە 12,000 دەکڕ قیمە ئێستا کە دەمداتی بە 13 بە سێزدەی دەوایە تۆش ناچاری لەمە و دووە نەفەری کەباب گران بکەیت ئەی لەو حاڵتەیە من نافسمەیە کەس ناکرد لە من ینی کێشەی گەورەیە طبعا من گۆشت خۆمانی بەکاردەیم نەتەنیشتە من گۆشتی ڕۆژ بەکاردێنی لەو کاتەی بازاری من نامینی مەبەستت لەوەیە ئەگەر گۆشتی خۆمانە بەو شێوەیە گران بێ ناچار لە گۆشتی خراپ کاتەوە گۆشتی خراپ بەستوو بەستوو کامەش لە قازان خەڵکدا نییە نەخێر بەرکو زەرێرە باش تۆ لەگەڵ ئەوەی نرخەکەت دابەزی طبعا ببتە چەند باشە بۆ خۆتان هەر وەکو جاران بیتەوە هەر وەکو جارە هەر وەکو مانگ پێشستا مانگەک بەر لە ئێستا بە. چیرۆت بە چەند دەکرمان چیلێ بە 10,000 ئێستا دەرێتە چەند دوم دەکاتە 13,000 30,000 دینار 3,000 ناچلی دایێتە سێ کەوایەوە ئەمن کەوابەکەی بە کارەساتەوە. چەندی بدەمەوە کەوایە کارەساتەوە کارەساتە. سبەینە بێتە دوکانەکەی تۆ دەڵێ کاکە بۆ گران کردو ئەم لەوانەیە لە جێش کە بە دینارە کەرزانترم داتی بچمە وێندرێکە ئەو کاتە ئەو گۆشتە نییە جارێ با بزانین تۆ چ کاری ئەمە قەساب لە مەدانێ لە مەدانی حیوان لە دەکەم مەدانی عیوانی بڵێ بۆ قەسابەکانی ناوخۆ مارکێتەکانی ناوەخۆ مارکێتەکانیش دەدەنەوە کەبابخانەکان دەدەن من لەگەڵ وەزارەتی ناوخۆ قسەم کردووە بڵێ دەڵێ کاکە گۆشت گران نەبووە بەڵێ. گۆشت هەر نرخی جارانە ئەوەی ئەو قسانە دەکا پروپاگەندەیە بەڵگەم دێ کاکە بەڵگەم دێ وەزارەتی کشتتوکڵمان بەڵگەمان لەدەستا ئەو ڕۆکە ئافتەک پێش ئێستاکە کاوەڕۆ 5,550 ئەو ڕۆکە هەر بە 6,000 دیناری بوو 750 بۆ 1 کیلو لە 1 کیلۆی هەر کاوڕێک 6 کیلۆی حساب ئەو کاوڕە خۆمانەیە ئین دەرەوەیە ئەو کاوڕێی دەرەیە ئیدەرەوەی دەرێشە دێتن ئێ باشە حکوومەت با وەزارەتی کشتتوکڵ بابێ تەماشا کاتن ئەم بەڵگەی ڕسمی بەدەستیەوەیە ئەمە لێرە بووینە بنکەشی ترانزیت ئێ باشە عیوان بابێتن بەرام با ناوەخۆ ئەو پێویستیانە ناوەخۆ پڕکاتەوە ئەو جەبات بنێری لە جون و با بنێری باشە تۆ دەڵێ هەر کیلۆیەک 750 دیناری هاتوۆتە بەس کاچی برا ئەیاوەەر ئەمن با پێت بڵێم لە ناو مەدانی حیوانان لەوێ نوێنەری حکوومەتێ بەڕێوبەتی چوزانم دار و بەر چاودێریان هەیە ینی معقولە تەدەخل لە سەر نەکە نەڵێ کاکە لێرە بوەستن لێرەوە زیاد بوو لێرە کەم بوو والله مامۆ هیچ ئەو شتانە تدخل ناکات سعر ئازادە سعر ئازادە بە کەیفی خۆی و ئەو جا سبێنا کاوەڕ دێتن بە کەیف خۆی ئەو بەسعات دەفشەوە ئەوە هەمووی وەصلە من وەصل لله بەوەصل بە ڕسمیانە بۆ گۆشت ئەوە هەمووی وەصلە ئەوە هەمووی وەستە ئەم ئەو قەسابانەیە کە تۆ دەیان دەیتێ بزەبت لە دەرای لە مەدان دەکڕم 6,000 ئەم کارم ئەوڕۆ پێ نەکڕای ئێ بە 6,000 بکڕم بەچەندی بدەمەوە زۆر باشە پێم بڵێ تۆ قەسابی مارکێتم باشە مارکێتت هەیە ئێوە بە شێوەک لە شێوەکان دەڵێن کاکە ترانزیت نەمینێ بەڵام کاکە قەسابەکانی تر دەڵێ کاکە مارمان کاول دەبێ ئێمە بووینەتە سەرچاوی هێنان و فرۆشتنی گۆشت لە هەموو عێراق
بەتاکی دوایە کا کامەران پێش وەخت دەبی ئینسان حکوومەت فکر لەوەی بکاتەوە پێداسناوخۆی پڕکاتەوە ئەوجە هاوردە بکات ڕەوانی دەرێ بکات ئێستا کە ئێرکانە هەولێر خاستن بە دەرەجەیەک بوویتە بنکەش ترانزێت باشە ئەگەر بێت و چوونە دەرەوەی ئەو هەموو حیوانە بۆ دەرەوە بەردەوام بێت بەجددی مەترسی ئەوە هەیە گرانتر بێت زۆر گرانتر دەبێتن بە تاکیت زۆر چەندی ئەمە هەر قسەیە ئەم بەڵگە هەیە بە بەڵگەوە زۆر ئەو ڕۆکە گرانتر دەبێت کاکە گرانتر دەبێت تاکید عفتەك بێژ ئێستاکە بە 5,000 ڕوبع و 5,150 ئەو ڕۆکە بە 6,000 کەوایە ئێوە دەڵێنە وەزیری کوشتتوکاڵ ئێمە پەیامەکە دەدەین بە وەزیری کوشتتوکاڵ چکە ئەوە ئەو دۆسەی لەبەردەستە تکایە کۆبوونەوەی بەپەلە بکەن لەوەی کە هەم مریشکی سپی هەم گۆشتی سۆری حەیوان نرخەکەی بەرز بۆتەوە خەڵکی فەقیر توانای کڕینی مریشکی سپی نییە توانای کڕینی مریشکی سۆرش خەریکە نەمینە. ئێوە وەکو کۆمەڵی پەلەوەران لە ڕابردوودا گلەی زۆرتان دەکرد دەتان گوت کاکە نرخدا بەزیوە هەموو قاعەکان زەرەریان بەڵام ئێستا ئێمە لە بازار لە نێو سنتەری شاری ئەوە پرسی ومانە کیلۆی مریشکی سپی گەیشتۆتە 3,250 دینار بۆ نرخەکە کەم ناکەنەوە. بڵێ کاک کامەران سپاس دەکەین لە ئەو بەرنامانە بەڕاستی هۆکاری زۆرن لەوەی کە نرخ تۆزێک بەرز بوویتەوە. پێش ماوەگرەوە پێش جەنابەت بەرنامەش کەتان کرد چیلۆی مریشی بە 1200 تا 1400 بوو زۆربەی خاوەن دەوازنەکان تووشی زەرەر و زیانێکی زۆر گەورە بوو زۆریان هەر دەرکەکانیان قەپات کرد لە هۆڵەکان بەو ئاخیراش ئەو پایزە بە خۆتان دەسانە سارەشی زۆر ئەوە بوو باران نەبوو کەم بوو نەخۆشیێکی زۆر بڵاو بووە زۆر منتیقە هەبوو ڤایرۆسی بوو زۆر هیلاکاتیان گەویشت بە ئەو دەرەجەی لە 2000 لۆ دەردەچوو لەبەر کەمی مریشک ئێستا بوویتە نرخ تۆزێک بەرز بوویت یعنی مریشکە مەسەلەکە کەمی مریشکە دەواجنەکان زۆربیان دەیان خستێ بەڵێ دایان خستووە بەڵێ باش هۆکاری وا تێمانگەیاندن و هۆکارەکە ئەوەیە بەڵام ئەوەش کاتیە باشە ئێستا هەموو خەڵک خاوەن دەواجنەکان تێگەویشتن نرخ تۆزێک بەرز بوویتەوە هەر هەمووی دەرکەی هۆڵەکان دەکاتەوە دیسان جوچکەی تێ دەکاتەوە بەرهەم زیاد بەرهەم زیاد کە بەرهەم زیاد بوو نرخ دێتە بەڵام ئەمە کاتی خۆی لەگە وەزارەتی زراعی لە تەلەڤیزیۆنەکان داوامان کرد گوتمان وەرن با نرخێک دابنین بە 2250ماندانا وەکو کۆمەڵەکانی هەولێر دۆوەک سلێمانی ڕێیمانەوا بوو بە 2250 حکومەت هاریکاربی هاریکار چۆن یعنی لە بازار بە بازارکردن هاریکاربی لە گەرمان ئێمە ئەو نرخەی سابت بکەین هیچ بەرز نەبێت هەمان قسەمان هەیە و کاتیشە ئەو بەرزبوونەوەیە خاوەن چێرگەکی زۆر تووشی زەرەر بووە ئێستا خەڵکەکی کەم دەیگریتەوە کە ئەو نرخە گرانە بەبەری بکەوی ئەو جارە کە تۆزێک بەرز کاتێ بەڵێ پاشەوەی کە ئێمە لەگەڵ هاوڵاتیان لەگەڵ کۆمەڵی پەلەوەران لەگەڵ ئەوانەی کە قەسابن کاری گۆشت دەکەن دەڵێت نرخەکە گران بۆ بابزانین وتەبێژی وەزارەتی کوشتتوکاڵ کاک حوسێن سەبارەت بە بەرزبوونەوەی ئەم نرخە چی دەڵێت کاک حوسێن ئەم کاتت باش سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی گۆشتی سپی نرخی گۆشتی سۆر خەڵکێکی زۆری فەقیر هەژار دەڵێ کاکە ئێمە چەند هەینیە کە چەند جمعەیەکە بەخوا گۆشتمان نەخواردووە ئێوە وەزارەتی وەکو وەزارەتی کوشتتوکاڵ چی دەکەن بۆ کەمکردنەوەی ئەو نرخانە؟ کامرانێمە زۆر جار ڕوبڕووی ڕخنە و گلەیە بینەوە لەلایەن چێلگە پەلەوەریەکانەوە لەبەرەوەی کە ڕێگەیان بە بریشتی هاوردە و مریشکی ناوخۆ دا ئەبەزێ بەداخەوە مەسەلەی چێلگە پەلەوەرەکانی ئێمە ساڵانە لە 2 وەرزە چ لەو کاتانەی کە پلەی گەرما زۆر بەرز دەبێتەوە چ لەو کاتی کە پلەی گەرما زۆر دەبێت و زۆر سارد دەبێت چێلگەکان بەپێی پێداویستی چوشکە داخڵ ناکەن لەبەرەوە بێتە هۆی بەرزبوونەوەی نرخ بۆ هاوڵاتیان دەکەم بۆ معلوماتی بەڕێز و هەموو بینەرانی کەناڵیکێکی چواریش ئێمە ئەوە 2 مانگیشە بێت لە زۆربەی پارێزگاکان ڕێگە نەداوە بە مریشکی هاوردە لە پێناو پاراستنی بەرهەمی ناوخۆ بەنسبەت گۆشتی سووریش ئێمە بە هەمان شێوەی گۆشتی مریشک ئێمە ئەو لیژنەیە مانگەنە دیراسەیەواکە کە چەند تێداویستیمان بەهێنانی گۆشتی سوورە کە لە ڕێگەی ئاژەڵی زیندووە هاوردە ئەگرێت
لەگەڵەوەی ئێمە لەگەڵ ئەوان کە بەردەوام پەرت بکرێ بە پرۆژەکانی خۆمان. ئێستا ئێوە ئاگاداری ئەوەن کە نرخەکان بەرز بۆتەوە؟ بڕات بێ نرخەکان لەگەڵەوەیە کە ئێمە ڕێگە بدەین یا ڕێگە نەدەین لە زۆر شوێن نرخەکان جێگیر بووە لە بینی 14,000 و 16,000 کیلۆی گۆشتی سوور. ئێمە زۆر جار ڕێگاین بە بهێنانی ژمارەی زۆر ئاژەڵی زیندوو لە پێناوی ئەوەی کە نرخەکە دابەزێ لەوە زیاتر بەرز نەبێت. باشە ئێوە ڕازین بە نرخەکان؟ نەخێر ئێمە پێمان خۆش هەتا نرخ دابەزێ و لە بەرژەوەندی خەڵکی فەقیر و هەژار بێ ئەوە کاری گێمێ. کۆبوونەوە دەکەن لەسەر نزمکردنەوەی نرخەکان؟ بەتەکیید ئێمە بەردەوام و ئێستا بۆ معلوماتی بەڕێزە ئێسێمە ئەنجومەنێکمان دروست کردووە بەنسبەت گۆشتی مریشکەوە ئەنجومەنی باڵای پیشەسازی پەلەوەرکە هەموو جوگەکان کە یا بەشدار بن و بە سەرۆکاتی خودی جەنابی وەزیر کە هەموو چێلگە پەلەوەریەکان کارگەکانی ئالی قەسەبخانەکان هەموو ئەوانە بێن ئەندام بن بۆ ئەوەی بە دوو مانگجارێک کۆبوونەوە بکرێەوە دیراسی ئەو کێشانە بکرێت کە ڕوبەڕووی ئەم کەسا بێتەوە. بەردەوام ئێمە لە هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشانین و ئەبین. بۆ گرانبوونی نرخی گۆشتی سپی و سۆر، مریشکی مەسلەحە و گۆشتی ئاژەڵ کێشە و گرفتەکان سەبارەت بەم پرسەوە گەیاندمانە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت وەزارەتی کشتتوکاڵی حکوومەت. حکوومەت دەڵێ ئاگاداری بەرزبوونەوەی ئەو نرخین کە لە بەرژەوەندی هاوڵاتیان نییە و ئاگاداریشین بەوەی بەرزبوونەوەی نرخەکە خەڵکێکی زۆر لە ماوەی ڕابردوودا نەیانتوانیوە چ گۆشتی مریشک چ گۆشتی سۆر بکڕن و بخۆن. دەڵێن دیراسەی ئەو بابەتە دەکەین و وا دەکەین لە داهاتوودا نرخەکە جارێکی دیکە بگەڕێتەوە دۆخی جاران و چه خاوەن چێلگە پەلەوەریەکان چه هاوڵاتیانی فەقیریش سوودمەند و قازانج بکەن. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.